بردووە چیمان کردووە کۆی گشتی ئەو نەخۆشانەی کە سەردانی نەخۆشخانەیان کردووە لەو بەروارەی کە عەرزم کردن تا نهایەتی 2025 750,197 نەخۆش بووە. کۆی ئەوانەی کە نەشتەرگەریان کردووە لە نەخۆشخانەی میهرەبانی 16,898 کەس بووە. لە ساڵی 2025دا 219,400 کەس سەردانی ئەم نەخۆشخانەی کردووە و 6,102 کەس نەشتەرگەری بۆ کراوە. یەکێکی تر لەو داهێنان و شانازیانەی کە نەخۆشخانەی میهرەبانی ئەنجامی داوە بریتیە لە کاری بەشی خێرخوازی نەخۆشخانەی میهرەبانی کە لە 13 ڕێکخراوی خێرخوازی و مرۆڤدۆستی لە کوردستانە ئەو خێزانە نازدار و بێباوکانەی کە ئەم ڕێکخراوانە هاوکاریانەکەن و کەفالەتیان کردوون لە 13 ڕێکخراو 2,802 منداڵی بێباوکمان وەرگرتووە کە ئەمانە بیمەی تەندروستیمان بۆ کردوون. بیمەی تەندروستی واتە چارەسەری بێ بەرامبەر بۆ ئەو نەخۆشانەی کە لە لایەنی ئەو ڕێکخراوانەوە ئەو مناڵە بێباوکانە کەفالەت کراون لە نەخۆشخانەی میهرەبانی چارەسەریان بۆ ئەنجامەدرێ کە ئەمە دوایی لە بڕگەیەکی تایبەتە زانیاری زیاتر و ورتر پێشکەشی ئەوەی بەڕێز پێشکەش ئەکەی. لە ساڵی 2025دا ئەوەی کە خۆتان بینیوتانە ئەم بەشانە زیاد کراوە و کراوەتەوە. بەشی MRI کە زیاد لە 100 دەفتەر دۆلار دراوە بە کڕینی جیهازی MRI و هەروەها ڕاکێشانی کارەبای نیشتیمانی، دروستکردنی پارکی سەوزایی، بەشی سۆنار، پارکی ئۆتۆمبیل و ڕاکێشانی کارەبای نیشتیمانی و دروستکردنی پارکی سەوزایی. ئەو ڕووبەرەی کە ئێستا نەخۆشخانەی میهرەبانی خاوەندارێتی ئەکا و کاری لەسەر ئەکا 20,000 متر دووجایە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی